ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ لێی دەجێڕنەوە جارێک لەگەڵ قوتابیەکانی فەقیهەکانی لە مەدرسەی عیلم و زانستا بوو. پیاوێک هات بۆ لای فرسیاری لێ کرد هەل للقاتلی تەوبە؟ جەنابی ئیمام ئەبوو حەنیفە ئایا ئینسانی بکوش بۆی هەیە تەوبە بکە؟ کەسێک قاتڵە، کەسێکی کوشتووە بۆی هەیە تەوبە بکە؟ فەرمووی بەڵێ ئینسان ئەگە قەتلیشی کرده بێ پەنا بەخوا کەسێکیشی لەدەست کوژرا بێ کەسێکی کوشت بێ بۆی هەیە تەوبە بکە. کابرا سوپاسی ئیمام ئەبوو حەنیفەی کرد و دوعای خێری کرد و ڕۆیشتە دەرەوە. هێشتا هەر ئەو کۆڕی دەرس و دەور و مەدیسە بوو پیاوێکی تر بە هەمان شێوە هات بۆ خزمەتی ئیمام ئەبوو حەنیفە و هەمان پرسیار بە هەمان قسە بە هەمان دێڕ فەرمووی هەل للقاتلی تەوبە؟ ئایا ئینسانی بکوش قاتڵ بۆی هەیە تەوبە بکە؟ ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرمووی نەخێر بۆی نییە تەوبە بکە، تەوبەی قاتڵ قبوڵ نابێت لای خوای گەورە. کابرا تۆزێ دۆش داما و خواحافیزی کرد و ڕۆیشت. ئێستا جەنابیشتان دەڵێن باشە هەمان پرسیار بۆ دوو فتوای جیاواز بۆ ئەوەی یەکەمیان فەرمووی بەڵێ قاتڵ بۆی هەیە تەوبە بکە و خوا تۆبەشی لێ وەردەگرێ، وەچی پرسیاری کەری دووەمیان پرسیارکار هەمان پرسیاری کە هەل للقاتلی تەوبە؟ ئەی باشە بۆچی بۆ ئەمیان فەرمووی نەخێر خوا تۆبەی قاتڵ قبوڵ ناکا و لێی وەرناگرێ؟ قوتابیەکانیشی هەمان پرسیاری جەنابتانیان لێ کرد. فەرموویان یا ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ، یا ئیمام بۆچی هەمان پرسیار لە هەمان شوێن و کاتا بووین، جەنابەت هەر ئەو ئیمام و مامۆستایی عیلمت هەر ئەوەیە کە ئێستا پێت بوو، باشە بۆچی دۆ فتوای جیاوازتدا؟ فەرمووی بەڕێزان خوێندکارەکانم قوتابیەکانم فەقیهەکانم فێری ئەوە بن فتوا لە کەسێک بۆ کەسێک فەرقی هەیە. وتیان چۆن؟ فەرمووی کەسی یەکەم کە هاتە ژوورەوە بە تۆنی دەنگیدا دیار بوو قەتڵێکی کردووە، بە ڕوخساریە بە نێو چاوانیە بە نیگای چاوەکانیە هەستم پێکرد ئەم پیاوە کاتی خۆی کەسێکی کوشتووە، ئێستا پەشیمانە و دەیەوێت تەوبە بکە، ئەوێ بەرەو خوا بگەڕێتەوە، بۆیە لە تۆنی دەنگیدا لە ئاراستەکردنی پرسیارەکەیدا لە ڕوخسار و دەم و چاو و گلێنەی چاوەکانیە تەماشام کرد ئەم پیاوە دەیەوێت لە قەتڵێک کە کردوویەتی تەوبە بکە، منیش پێم وت بەڵێ خوا تۆبەکە لێ قبوڵ دەکا بڕۆ تەوبە بکە و بەرەو خوای پەروەردگار بگەڕێەوە و جارشکە هەڵەی وامەکە. پرسیارکاری دووەم کە هات بە هەمان شێوە پرسیاری کرد هەل للقاتلی تەوبە؟ ئایا ئینسانی بکوش قاتڵ بۆی هەیە تەوبە بکە؟ ئەڵێ منیش کە سەیری تۆنی دەنگیم کرد، دەنگێکی زبر و ڕق، سەیری گلێنەی چاوەکانم کرد چاوی سوور بووە، سەیری دەم و چاویم کرد دەمارەکانی خوێنی هاتوونە سەر ڕوخساری، ئەمە زۆر تووڕەیە، ئەمە بکوژ نەبووە پێشتر، بەڵام ئێستا نیازی کوشتنی کەسێکی هەیە. نەفس و شەیتان هانی دەدا و پێی دەڵێ بڕۆ بیکوژە، بەڵام لایەنی مەلایکەت و ئیمانیەکەی پێی دەڵێ نەکەی قیامەت هەیە. شەیتان لەولاوە پێی دەڵێ نانە تۆ بیکوژە دوایی تەوبە بکە. مەلایکەت و لایەنی ڕەحمانی لایەنی ئیمان لە ناو سینای پێی ئەڵێ نەخێر تۆ ئێستا بچی قەتڵ بکەی دوای دین و ئیمانت دین و ژینت دەڕوە. لەو بەینەیە ئەم قاتڵ نییە پێشتر کەسی نەکوشتۆ، بەڵام نیازی کوشتنی کەسێکی هەیە. هەر کە سەیری ڕوخساریم کرد سەیری چاوەکانیم کرد گوێم لە تۆنی دەنگی و قسەکانی گرت بۆم دەرکەوت ئەم پیاوە نیازی قەتڵێکی هەیە، بۆیە یەکسەر پێم وت ناوەڵڵا برا شیرینەکەم قاتڵ بۆی نییە تەوبە بکە، تەوبەش بکە لای خواوە ناگیرێ. ئەڵێت چاوتان لێ بوو لە ڕۆیشتنا دەرکەوت کەسی یەکەم کە پێم وت بەڵێ تەوبەی بۆ هەیە ڕوخساری گەشایەوە، دوعای خێری بۆ کردم، زۆر بە مەسروری و بە دڵخۆشیەوە ڕۆیشتە دەرەوە. بەڵام خۆ دیقەتتان ئەگەر دابێ ورد بووبنەوەکو من کەسی دووەم نە دوعای خێری کرد نە دەستخۆشی کرد خواحافیزێک و بە تووڕەبوونەوە ڕۆیشت و دەرگاکەی بەتوندی پێوەدا، نیشانەی ئەوەیە فتواکەمی بەدڵ نەبوو بە ئومێدی ئەوەم کەوا ڕێگرم لێکردبێت لە قەتڵ بم کوتایە بەڵێ قاتڵ بۆی هەیە تەوبە بکە وەڵا دەچوو کابرای دەکوشت و بە ئومێدی خوا دەچوو دوای تۆبەی دەکرد. بۆیە سەیرم کرد ئەم دوو حاڵەتە لە یەکتری جیاوازن، یەکیان قاتڵێکی پێشترە ئەمیان دەیەوێت ئێستا قەتڵ بکە و پەنا بەخوا کەسێک کوژێ، بۆیە فتوا لە ئەمیانە جیاواز بوو بۆ ئەویان. بۆ یەکەمیان وتم بەڵێ
بەوەی دووەمیان وتم نەخێر.